خۆڕاستی بۆ وەڵامی ئەو پرسیارە دەبێت بگەڕێنەوە بۆ بنەما سەرەکیەکانی فەلسفەی سیاسی و فەلسفەی ئیدارەکردنی وڵات یا هەر دەستگایەک بێت. ئەوە کە لە کوردستانی ڕۆدەدا بۆ نموناوەی کە باز کرد 27 میلیارد قەرزدارەوە تەمەن تازە نیە، پێش 5-6 ساڵەوە ئەو قسەیە هەبوو، تر ماوەیەک دەنجی نەما و ئێستا دووبارە بۆتەوە. جار ئەو 27 میلیارد دلار قەرز بیا قەرز نەبێت، ڕاست بیا ڕاست نەبێت، خەڵک گومانی هەیە. بۆ گومانی هەیە؟ چونکە ئەو قەرزانە کاتێککە قەرز دەکرێت، کاتێککە پرۆژەی نیشتیمانی دروست دەکرێت، دەبێت لە ڕێگای پەرلەمانەوە تەزدیق بکرێت و ڕاست پێدرێت. بەڵام ئەوەی کە هەیە و پارانێکە لە قەرزدارین یا پارێک کۆمپانیاکان کەدرا بە کۆمپانیا نەوتەکانەوە بەڕاستی زیاتر لە ئەفسانە دەچێت، چکە معقول نییە تۆ بڵێ مەسەلاً لە 700 ملیۆنی ناوان نوێ دەدەن بە کۆمپانیا نەوتەکان. ئەمجارە ئێمە لە ئابووری شتێکمان هەیە، ئەلفوبای ئابووریە، تۆ کە ئینڤێست دەکەی، ئینڤێستمنت دەکەی، سەرمایە گوزاری دەکەی، بۆ نمونە ئەو بینایە من دەیدەم بە تۆ دروستی دەکەی بە پارەی خۆت، بەڵام دەبی بە شەریک باش یا نسبەتێک. زۆر بە سادەی باسی دەکەم بۆی بینێران شتێک بکەن. بەڵام تۆ کابراک دێنی لە دەکێنەوە شەریکی نەوت، پارەی هەیە دێنەوە دەردێنێ دەبێتە نیوەی بە جێرە و گربەستانی کە کراوە گربەستیاوە بەشن، ئەوانە بەشی زۆران شەریک کۆمپانیەکان بەشی زۆری نەوتی کوردستانی بۆوان دەبێت. ئەمجار جگە لەوە کە دەبێتە شەریک، تەنهاقی ئەوەی کە چاڵێکی لێداونەوە کات دەرێ، ئەوە 10 ساڵ ئێمە گوێبیست دەبێت ساڵانە بە ملیارد دلار درێ بەوانە. ئەمجار ئەوەش بەڕاستی بۆ گەشتەوە حاڵە بە گوێرە شارەزای خۆم ئەو پارێش خاڵە شوێنە ڕاست نییە، قەرزدارش بۆ مەبلەغ نییە. بۆ زانیاری تۆ بینەرانیش من تقریباً 2007 بڕیار بە کۆمپانیاکیش یەکەم کۆمپانیانەوەت بوو لە سووریا، ئێستاڵام دووە بۆی ئەو مشکلەوە ئیشەکە نەکرا. جا من پیسام لەوەی کرد کە ئیشرافی تێچوینەوەتم باش تا شوێنی شوێک و عێراق سووریا تا ئەو کاتی من لە پراگ ڕاستی ئەو لە نەڕۆژ بوو، وتم تا ئەو نەوە دەردێن چەندی تێدەچێت، باوەڕکە زۆر دەکاتە 25 میلیۆن دلار. دەو برادرانە باسی میلیارد شتویا دەکەن. ئەوە هەڵەیەک. جا دووبارە ئەوە عەلاقەی بە چیەوە هەیە؟ بەڕاستی پەیوەندی بەوەیە کە لێرە سیستەمێکی سیاسی بە گەندەڵی ئێساوی سەرۆکی حکوومەت دەڵێ لە 700 میلیۆن دلار بۆن 400 بڵین 300 هاتوۆتەوە وەزارەتی دارایی، تقریباً لە 140 هاتوۆتەوە وەزارەتی دارایی، لە 160 نهاتووە. ینی ئاسایی ئەوەندە بڕوات بۆ تێچووی مەسەڵەن قەرز و فەرجی حکیمەتگی ئەکید ئاسایی نیە. ئەمە لە چرخی 21دا دەژین. ئەو گرێبەستە نەوتیانی کە کراوە پێش 100 ساڵە، دەورانی کۆڵۆنیالیزم، دەورانی ئیمپریالیزم بووە، کە شرکاتی ئینگلیزی ڕۆژاوای هاتوون لە عێراق، لە کەرکووک، لە کوێ، لە عەربستانی سەعودی نەوتیان دەرهێنا و بارزی خۆیان عەقدیان کردەوە، ئەو دەسەڵاتدارانەش مولزیم بوون. و دووبارە ئەو عەقدانەش چێ کردێتی ئەو گرێبەستانە؟ ئەو گرێبەستانە حکوومەت هێرم کردوونی یا شەریکات کردوونی لەگەڵ پیان ئیمزا کردوون یا قەنەعەتیان پێکردوون ئیمزای بکەن. جا بۆیە مەتەڵی دۆزینەوەی مشکیلەی هەر سەرێکی ئابووری لە کوردستان ئەو گرێبەستە نەوتیانە کە حکوومەت هێرم کردوێتێ بەڕاست باش. و بەڕای منیش بەڕای خۆشم پێم وابوو، من هەمیشە لە چەند نووسینە باسم کردوە، لە چەند گفت و دیدارە، کە هەڵەیە ئەمڕۆ هەڵا بوو کە حکوومەتی هەرێم دەست بۆ مەلەفی نەوت بەری بەڕاستی، چونکە پێش 5 ساڵ 10 ساڵ وتمە ئێمە دەستبەرین بۆ مەلەفی نەوت خۆت بەخۆت، ئێمە دەکەوینە کێشە و کێشەیەکی استراتیژی، زۆر استراتیژی ناونەتەوەی جیهانیەوە کە ئێمە ئەو توانایەمان نییە بەڕاستی کە ئیدارەی ئەو سەرعانە بکەین، وەکو ئێستا دەبینین کە ڕووداوەکانی کەرکووک کە بوو مەسەلەکە تەنها ئەو گرێبەستە نەوتانە بوو. و دووبارە ئەگەر کابینەی تازای حکوومەتی هەرێم ئەو کە باسی دەکەین کابینەی نوێیەوە نیە، ئێمە چاوەڕوانمان دەکەێت بەڕاستی کە هەندێک هەنگاوێکی دیبنێ بۆی کە ئەو برادەرە کاک مەنسوور بتوانێت وەکو ئەزمموی خۆی سیاسی، ئەزمموی سەرکەوتن تۆمارکە، ئەوش بەوەی کە هەندێک کاری جددی پراگماتیکی ئەنجامدات، بەڵام بەداخەوە نەیکرد. بۆیە ئەو مشکلانە کە ئێستا هەیە بەردەوامی ئەو مشکلانەیە کە
لە پێشودا هەبووە و سەرچاوی ئەو مشکلانش چییە وەکو باسم کرد خەلەل هەیە لە فەلسفەی سیاسی ئیدارەکردنی وڵاتدا ئێمان تا ئێستا فەلسفەیەکی ئابووریمان نییە تۆ لە هەر کەسێک دەپرسی لە سیاسیەک بپرسی فەلسفەی ئابووری ئێمە چییە وەکو سۆشیال دموکرات دەبێت ئابووری چۆن بێ وەکو لیبرال دەبێت چۆن بێ وەکو کۆمەنیست دەبێت چۆن بێ نازانین وەختێکیش کە تۆ ڕۆشنایەک نەبوو نەخشەڕێگایەک نەبوو بۆ ئاراستەکردنی چالەشەکانی ئابووری و ژیانی ئابووری تۆ تووشی ئەو هەڵانە دەبی تووشی ئەو ناڕوونیە دەبی کە ئێستا لە کوردستاندا هەیە کە کەس نازانێت سپێنی موچێ دەرێت یان نادرێتێ کەس نازانێت عێراق لەگەڵ عێراق دەگەی نەتیجەیەکیان نەتیجەیەک واتە هەمووی لە نادیاریدا دەچێت.